سپاس بۆ ئێوە سپاس بۆ برادرێکم لێرە ئامادەم بە کاگاسە و هەمووانی کە لێرە ئامادە بۆ لایەنی حکوومیەکان دووبارە سپاسیانەکە مەرکیان کێشە و ئێمە وەکو ئەوەی کام ڕۆدەست بەکار بووین درێژە پێدەری کارەکانی کاک جەزا و کاک پێشەوە بین سپاسیانەکەم لە ماوەی ڕابردووە وەوەی ئەو ئەرکی کە لەسەر شانی ئێمە بە زیاد و ئینشەڵڵا جێبەجێین لە ئاز ئەو متمانای بین کە پێیان بەخشیبین و درێژە پێدەری کاری خزمەتگوزاران بەبێ جیاوازی بۆ سەرجەم هاوڵاتیانی سنوورەکەمان و لەبارەی سەوزکردن و پاکوخایەنی ژینگە و هەموو ئەو کارانی ترکە لە ڕابردووە کاک زاوان درێژە پێدەرین ئێمەش هەمان شت درێژە پێدەرە بین و جێبەجێکەن و بە زیادە و ئینشەڵڵا لاز ئەو متمانایە بین. پلانمانە بێ بەپێی ئەو یاسا ڕێنمانێکە بۆمان هاتووە ئێمە بەردەوامە بین لە ماوەی ڕابردووەش بەردەوام بوون و وەکو کاک جەزا و کاک پێشڕە و بە هەمان شت ئێمەش بەردەوام بێ بەپێی ئەو یاسا ڕێنمانی لە داهاتووشە کاری ماسەر پلان قۆناغی یەکەم تەواو بێت قۆناغ دومی ئینشەڵڵا دەست پێکرێت و ئینشەڵڵا لەگەڵ سەرۆکی وەحدەی ئیداریە ئێمە هەماهەنگە بین بۆ ڕووبەڕوونی هەموو ئەو زیادەڕوانێک کە ئەکرێت لە ئێستا و لە ئەوەی ڕابردوو شەهر بەردەوام بۆ ڕووبەڕووبوونەتەوانە بە پێی یاسا ڕێنماییەکان کە بۆمان هاتووە. خەونی من ئەوەیە سیتەک لەم زۆرفێکی ئێستا هەیە لەم زیادەڕەوەیکە ئەکرێت یان کراوە لە ڕابردووە بیکەینە کارێکی یاسایی و قانونی بۆ ئەوەی کە ماسەر پلان وەکو خۆی جێبەجێ بکرێت و ئەمە گرنگترین شتە بۆ سیتەک ئەمە جێبەجێبرێت بەشێکی کێشەکانی سیتەک کۆتاییەت بەڵام زیادەڕەویش خۆتان نەزان هەر بەردەوامە لە سنوورەکانە بەڵام ئێمە ئینشەڵڵا خەونی من ئەوەیە سیتە بگەێنینە ئاستێک کە ئەم کێشانەی نەمێنێت و ئیتر هاوڵاتی خۆی سەربەست بێت و بە ڕێو شوێنە قانونیەکان کارەکانی بکە لە ڕووی سۆزای شوانێ ئینشەڵڵا هەوڵین کارەکان جێبەجێکەن و خەونی من ئەوەیە کە ئەم شانە جێبەجێکم ئینشەڵڵا لە پرۆژەی خزمەتگوزاریشە درێژە پێدەرە بین بۆ خزمەتکردنی ناوسنووری گوندی سیتەک لە کۆنکرێتکردن و لە ئاوەڕۆ ئەوانەی کە پێم بە ئێمە بکرێت و ئەو ئەرکە لەسەر شانمانە جێبەجێکرد. داواکارم لە پاڵ پشت و پشتیوانمان بن بەڕاستی بەڕێوەبەری شارەکانی لە ڕابردووشە هەروە بوون لە چی لە بەڕێوەبەری گشتی و لە بەڕێزان بەڕێوەبەری کارگەڕی بەردەوام بۆ پشتیوانمان بوون و ئینشەڵڵا داواکاری لە وەزارەتی شارەوانی ئەو ئەرکانی کە هەمانەیان هەنێک کات پێویستمان بە پرۆژەی خزمەتگوزاری هەیە بۆ زوو بۆمان جێبەجێ بگەڕێتەوە بۆمان بۆی ئێمەش بتوانین ئەرکەکان بە زووی جێبەجێکەین بۆ هاوڵاتیان.